الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، سڵاوی خوای گەورەتان لەسەر بێ لە شەوی تری جومعەی مبارەکە لە خزمەتی کۆڕ و مەجلیس و ستایش و سڵاواتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم، لە خزمەت شەمائیلی خەلقی و خولوقی و پێغەمبەر نازدارە صلی الله عليه وسلم، کە شەوانی جومعان ئێمە لە خزمەتی سیرەی پاکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و لە خزمەتی شەمائیلەکانیە بەتایبەت ئاکار و خۆڕەوشتەکانی. ئەم شەو زیاتر تەرکیزەکەین لەسەر چەند ئەخلاقێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ژیانی ڕۆژانەی خۆیان پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ جێبەجێ کردووە و فێری سەحابەکانی کردووە. ڕەوشت و ئەخلاق بەگشتی بەڕاستی ئیتر ناوی ئینسان و دەرۆی ئینسان، ئەوەی کە لە دەرۆی ئینسانە هەر پەیوەندی بە ناوی ئینسان هەیە. زۆر جارە کاردانەوەی دەرۆ هۆکاری ناوەیە، تووڕەبوونی ناوەیە، یان بەرحاڵ قێزەونی ناوەیە یا باشی ناوەیە. بۆیە ئینسانی موسڵمان پێویستە چاو لە پێغەمبەرەکەی بکات سەڵات و سەلامی لەسەر بێ. ئینسانی موسڵمان ئەگەر شوێنکەوتەی پێغەمبەری نازدار بێ لە دنیا و لە قیامەتە هەرگیز بەدبەخت نابێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەس کامڵتر و باشتر بووە لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە. وەخواش پێیە فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. وەخۆش ئەفەرمێت ئینەما بعثت لأتمم مكارم الأخلاق. من خوار ڕەوانەی کردووم تەرویج بە ئەخلاقە جوانەکان بم. ئەخلاقی کامڵی پێغەمبەری خوا خۆی کامڵترین کەس بووە لە ئەخلاقە، بەڵام هەر ئومەتانی تریش ئەخلاقی جوانی بوو بێ پێغەمبەری خوا هێناوێتی و تەرویجی پێداوە و فێری ئومەتەکەی کردووە. ئەگەر سەیری ئەحادیثی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم فەرموودە گەلێکی زۆر هەیە تەئکید لەسەر ئەخلاق و ڕۆشتەکەنەوە. هەر بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ دوو کەس لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی من ئەکەون و لەگەڵ منە ڕەفیقی منن. دوو کەس هاوڵی منن. ئەو دوو کەسە کێن کە زۆر پێغەمبەری خوا تەئکیدی لەسەر ئەکاتەوە کە هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو کەسانە نوێژی زۆرەکەن و ڕۆژی زۆرەکەن و حەجی زۆرەکەن و سەدەقەی زۆرەکەن. ئەی چین ئەوانە کێن هاوڵی پێغەمبەری خوا؟ یەکەمیان ئەوانن زۆر سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدەن، دائیمە دەمی تەڕ بە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دووەمیان ئەوانن پێغەمبەری خوا ئەمێ لەسەر بەرزترین ڕۆژتەکانە. ئەم دوو تاقمە لە ڕۆژی قیامەتە هاوڵی منن ڕەفیقی منن، بەڕاستی دڵم پێیان نەکرێتەوە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەر ئەفەرمێت صلی الله عليه وسلم. ولەماو زانان ئەفەرمون بۆیە ئینسان بە سڵاوات ئەبێتە ڕەفیقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە بە سڵاوات ئەڕاتە سەر بەرزترین ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چونکە کەسە و سەڵاتی زۆرترینی سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی چارەسەری هەموو نەخۆشیە زاهیر و باتینەکانە، بەڵام ئینسان بە دڵ و بە ئیخلاسەوە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدا. چونکە ئیمامی غەزالی فەرمایشێکی جوانیە، ئەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەفەرمێت ئینسان کە ڕۆحی ئاسوودە نابێ هۆکارەکەی تاوانی زۆرە. ئەوانەی جەستەیان دایمەن نەخۆشە هۆکارەکەی خواردنی زۆرە. ئەمە سەلامەت الئیمانی في قلة الآثام، وسلامة الروح في قلة
سلامة الإيمان والروح في قلة الآثام، وسلامة الجسد في قلة الأكل، وسلامة الإيمان في كثرة الصلاة على سيدنا محمد صلى الله عليه وسلم، أو كما قال. أما سلامة إيمان إنسان والروح إنسان لكم قنا كردناه، سلامة جسد إنسان لكم خواردناه، پاراستنی إيمان و برزي إيمان و لوتكي إيمان لزور صلاة دانا لسر پیغمبر نازدار صلى الله عليه وسلم. روشتي طبعا بقشتي بشاكي وخرافي ودو باشا، يان خرافة يان شاك. پیغمبری خواه بانگشوی بر روشی باش کردو، چه گوتاری باش وتەی جوان وها هەروەها ئەخلاق و هەڵسوکەوتی جوان. بەڕاستی چوار فەرموودە هەیە لە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بڵین زۆربەی ئەخلاقی تیا کۆکراوەتەوە، یعنی ئەگەر ئینسان ئەو چوار فەرموودە لە حیات و ژیانی خۆیان تەطبیق بکا هەرگیز بەدبەخت نابێ. بۆ نمونە لەبەریان بکە و جێبەجێ بکە، يعني بنشيني أخلاق برزي إنسانا. يجي لو حديثانا كإمام بخاري مسلم روايات عن كردوها پیغمبر إخوة فرمت: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت، فليقل خيرا أو ليصمت. هركس إيماني هي بخوة پیغمبر إخوة بروجي دعائي بحشو نشر حساب كتاب قصي باش وتشاكي زاني بابك، اگر قصي باش وشاكي نزاني بابي دنگ. خواج أفرمي: يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا. قولا سديدا يعني قصي جوان باش، قصي باش كان. بويا اگر انسان لدنيا دا زباني قرد پاراستي قصي باشي بيكر هرگيز لدنيا دا بدبخت نابي ولا قيامت شاء سلامة به. من سكت سلم، ومفتاح النجاة في الصمت لما فرميانا أحاديث بيغمر فواليان قلتوها. إنسان بچي سلامة بلدنا ولا قيامتها ببيدنجي، بيدنجي وقار عزت بإنسان بخشه. جاريها إنسان لما يجلس دانشتوا كسك يقصي هناك بلام بيدنجي كي وايلي كردو كسكري بكسه خاوني حياة وحرمة وشرم عزت. يعني بيدنجي زور جاري إنسان أخاته لوتكي سعادته بختبريه، بلام لنا حقيقي إنسان ناوي بيدنج بيت شتي ناروا شتي منكر، بلام ما بس مان أوي إنسان لزويني كاتا بيدنج بي قسنك إلا لخير وحق وراستيان به. أما پیغمبر خوا فرمي: هل الدنيا شاتو سيري كي أجر أو كساني كم دون كم قساكن كم تتوشي كي شعبه، بلام أواني زور ترقساكن يا زور قساكن صعبتكن سيركي زور تتوشي تاوان وقناعه حتى قتل وقتال فتنة شبه. بويا حضرت عمر رضي الله عنه قال لسبي فرميت: من كثر كلامه كثر سقطه، ومن كثر سقطه كثر ذنبه، ومن كثر ذنبه النار أولى به. اگر کسی قصي زور کرد زور توشي هلاي بيت، اگر کسی توشي هلاي زور بو تاواني زور بيت، اگر تاواني زور بو اگر بو باشه. بوي امجك لو فرموداني كبنشيني اخلاقي برزه كبيغمبري خوا فيري امتك كردوها منو تو للرجاني خمانا دم بذكر بين بيادي خوا بصلوا على بيغمبري خوا صلى الله عليه وسلم نصيحته امشغاري ما زاني بيكين اگر نمان زاني يا نمان تواني بيدنگ بين بو ايمان ودين مانو دنياش مان لبيدنگي آية براسي سلامتينو دورين لهمو كاري اخرا. اگر انسان بيدنگ بيت توشي غيبت نابي، بيدنگ بيت توشي بوتان كردن نابي، اگر بيدنگ بو توشي جواندان نابي، اگر مسألة بيدنگ بو توشي مسألة كفر نابي، اگر بيدنگ بو يعني بيدنگي زور عجيبة زور. بويا پیغمبري خوا واي فرموا پیغمبري خوا صلى الله عليه وسلم زور بيدنگ بو خوي إلا لحق الراستيان به
لە نەسیحەت و ئامۆژگاریە نەبێ، یعنی حەزی نەکردو زۆر قسە بکەن. ئەگەر سەیری ئەولیا و عورەفا و خواناسانی قەدیمیش بکەین، جاری وا دانیشتۆ لە مەجلیسێکە دوو کەلیمە قسەی نەکردووە کە بۆنی دنیای لێبێ، بەڵام کە کەوتە قسەیش نەسیحەت و ئامۆژگاری کردووە، وتاری جوانی داوە، قسەی جوانی کردووە، وئیلا بێدەنگ بووە. یعنی بێدەنگی سەرچاوەی عیززەت و ئەخلاق بەرزی و لووتکەی ئیمانی ئینسانە. ئەوە یەک لەو فەرمودانە. دووەم کە ئیمامی ترمزی ڕوایەتی کردووە، پێغەمبەری خوا فەرمێت من حسن الإسلام المرء تركه ما لا يعني. پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم ئەو شتەی طبعا لە جوانی ئیسلامی ئینسانە، ئەخلاق بەرزی ئیسلام و جوانی ئیسلامی ئینسانە، کە شتێک عەلاقەی بە ئەوە نەبێ، پەیوەندی بە ئەوە نەبێ، خۆی تێڵ نەقورتێنێت. کاکە کێشەکانی ئەمڕۆ، کێشە خێزانەکان، کێشەی بینی مەسەلەی بووک و خەسوو، کێشەی مەسەلەی بینی پیاوژنەکان، کێشەی بینی ئەولاد و مناڵ، ئەزان هۆکارەکەی چییە؟ کێشەی دراوسێ، کێشەی عاشەتەکان، هەموو ئەو تەداخولاتەیەکەوە ئەکرێت لە نێوانی خێزانەکانە، لە نێوانی دراوسەکانە، لە نێوان دوو شەریکە. مەسەلە کاکەم پیاوژنێکن، کێشەیان هەیە، گرفتیان هەیە، تۆ خۆتی تێڵ مەقورتێنە، تۆ مەڕۆ جیهەتێکیان بگرە و جیهەتێکیان بەردە، پەیوەندی بە تۆ نییە، کاری تۆ نییە. مەسەلە جەنابەت لەگەڵ پیاوێکا وەستاوی قسەیەکەی، کاکەم بۆ بێمە ئەو بینەوە تەداخولی بینی ئێوە بکەم، بۆ بێم قسەی تیا بکەم، یا کابرا تێ پرسیاری شەرعی لە منەکە، تۆ لەوێ وەستاوی با بیزانی وەڵامەکەی، کاکە بێدەنگ بە هیچی تۆ نییە، پرسایی لە تۆ نەکردووە، پرسایی لە من کردووە. ئەم خۆ هەڵقورتاندنە ئەبێتە هۆکاری چی؟ گرفت و کێشە. بەڵام ئەگەر ئینسان بەڕاستی خۆی هەڵ نەقورتان لە گرفت و کێشەکان، ئەمە پێغەمبەری خوا ئەفەرمێت لە جوانترین ئیسلامی ئینسان و ڕەوشبەرزی ئینسانەوەیە کە دوور بگرێت لە خۆقورتان لە کاروباری خەڵکیە. دراوسێکت هەر شتێ و هەر شتێکە کاری تۆ نییە، خۆتی تێڵ نەقورتێنە، پەیوەندی بە تۆ نییە، تۆ لەگەڵ کوڕەکەتا کارێکی خێرەکەی، شتێکەکەی پەیوەندی بە منۆ نییە، من بێم تەداخول ناکەم، ئەوە ئیشی خۆتانە. بووکەکە لەگەڵ کوڕەکەتا، کچەکەت لەگەڵ زاواکەتا شتێکە، کاکە مەڕۆ نێوانیانەوە، مەڕۆ بینیانەوە، بینیان تێک مەدە، خۆتی تێڵ مەقورتێنە، یعنی پەیوەندی بە تۆ نییە. ئایا لەسەر جوانی ماڵ قسەکەن، لەسەر مەسەلە کڕینی شت قسەکەن، لەسەر مەسەلە معاملەیە قسەکەن، با کوڕ بێ با کچی بێ، تەداخولی حیاتی مەکە. نەسیحەتی خێر، ئامۆژگاری خێر، ئەگەر زانی خراپەیە، منکەرێکە، بەرەو ئاقارێک خراپە، ئەمە توانی نەسیحەت و ئامۆژگاری. بەڵام ئەگەر زانی و هیچ شتێک لەمانە نییە، حیاتی خۆیانە، ژیانی خۆیانە، کاروباری خۆیان، خۆت هەڵمەقورتێن لە کاروباریانە، چونکە خۆقورتان لە کاروباری خەڵکیە تاوانبار دەکا و ئەبیتە فیتنەی گەورەیش لە نێوان خێزانەکانە، لە نێوان دوو شەریکە، لە نێوان دراوسەکانە، لە گەڕک و کۆڵانە، لە عەشەت و تیرەتە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و دووەم فەرمودەی کەوا بناغەی ڕەوشبەرزی و لووتکەی سەعادەتە ئەوەی ئینسان خۆی بگرێ تەداخولاتی کاروباری خەڵکی نەکا، خۆیان نەقورتێن لە کاروباری خەڵکیە. سێیەم لەو فەرمودانەی کە مایەی بناغەی ڕەوشبەرزی ئینسانە و ئینسان ئەو خاتە لووتکەی سەعادەت و بەختەوری ئیمان و ڕەوشبەرزی ئەوەیە لا تەغضب، لا تەغضب، قەت و ڕەمەبە. ئەوە کابرایەک بوو هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وتی یا رسول الله نەسیحەت و ئامۆژگاریم بکە. پێغەمبەری خوا فەرمی لا تەغضب. دووبارەی کردووە فەرمی لا تەغضب. سێبارەی کردووە فەرمی لا تەغضب. یعنی سێ جار بە پێغەمبەری خوای فەرموو قوربان نەسیحەت و ئامۆژگاری بۆ حیاتمی سوادەی لێ بکەم، بۆ قیامەتم، فەرمی هەرگیز تووڕە مەبە، هەرگیز تووڕە مەبە، هەرگیز تووڕە مەبە. ئەمە نیشانەی ڕەوشبەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو بناغەیەک دایناوە بۆ ئێمەش، یعنی هەرگیز تووڕە مەبە. تووڕە بوون و هەڵچوون و
خۆها قورتان لە کاروباری خەڵکیە ئینسان بەڕاستی تووشی خراپەکە تووڕە بوون جاروە کابرا تووڕە بووە کەسێکی کوشتووە باش پەشیمان بەتولێ تووڕە بووە دایەتی لە مناڵەکەی ڕاستی نەکرێتەوە تووڕە بووە دایەتی مەسەل لە کچەکەی دایەتی مەسەلەی لە براکەی دراوسەکەی تووڕە بۆ تەلاقی خواردووە سێوەسە تەلاقی کەوتووە تاوە چارەسەری نییە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی تووڕە مەبە ئەمە خطابی خاصە لەو سەحابە بەڵام عامە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەزان هەرگیز پێغەمبەری خوا تووڕە نەبووە هەرگیز پێغەمبەری خوا تەداخولاتی کاروباری خەڵکی نەکردووە کاروباری کە کەسێک شتێک پەیوەندی بە پێغەمبەر نەبووە پێم تەداخلی نەکرد و هەروەها پێغەمبەری خوا کەم دوو بۆ قەرز بکردن قەت تووڕە نەبووە ئیلا لە حەق و ڕاستیان نەبێ کە ناحەقی وینایە پێغەمبەری خوا تووڕە ئەبوو حتى ئەگەر زوڵم لە خودی خۆی بکرا پێغەمبەری خوا چی بوو بەرنامەی عەفوکردن بوو ها بۆیە فەرمێت هەرگیز تووڕە مەبە حەدیثی چوارەمیان کە بناغەی ڕەوشبەرزی و لووتکەی سەعادەتی ئینسانە پێغەمبەری خوا فەرمووی بە سەحابەکان و بە ئومەتەکەی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانی هیچ کەسێک لەیەوە تەواو نابێ حتاکو ئەوەی بۆ نەفسی خۆی پێخۆشە بۆ براکەشی پێخۆش نەبێ پێت خۆشە خۆ سەرما نەبێ پێت خۆشە مەسەلە گەرما نەبێ پێت خۆشە مەسەلە زەرەر نەکەی پێت خۆشە خانوماڵی باشی هەبێ پێت خۆش بێ مەسەلەی ساغبی پێت خۆشە مەسەلە وڵاتی هەبێ ئاڵاو هەبێ نیشتیمان هەبێ پێ خۆشە بەرحاڵ هەموو خێرەبێرە ڕوتێکە ئەبی ئەمەجی پێ خۆش بێ بۆ برای مسلمانە ئیتر مسلمانەکە کوردە تورکە فارسە عەرەبە ئەنگلیزە کەوتی لا إله إلا الله محمد رسول الله برای مسلمانە خوش برای مسلمانە چە زۆر جارە کابراڵێ ئەی عەرەب نییە کورە لێی گەڕێ باوان بەسەر بێ ئەزانەوە تاوانە گەورێ یاڵە تورکە لێ گەڕێ فارسە لێ گەڕێ یا مەسەلەی ئەجنەبی ئینگلیزیە نابێ ئەمە دوورە لە ڕەوشتی پێغەمبەری خوا و ئەصحابی پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم ئێمە قیاسی ئیسلام لەگەڵم عەرەبانەی ئیمڕا نەکەین لەگەڵ فارس و تورکی ئیمڕا نەکەین لەگەڵ کوردی ئیمڕا نەکەین کاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرێک لەو سەحابانە کە پشتیوانی پێغەمبەریان کرد مەسەلەی عەجەمی بوون کاکە سوهەیبی ڕۆمیە سەلمانی فارسیە بیلالی حەبەشیە کابانی کوردیە جابانی کوردیە دەیمانە سەحابە بوون لە خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا ڕۆژان فەرقی نەکرد لەگەڵ سەحابەیەکی ترە بەڵێ وەڵا ئەو عەرەبە و تۆ کوردی ئەو عەرەبە و تۆ فارسی ئەو عەرەبە مەسەلەی تۆ تورکی یا ئەنگلیزی نەخێر شتیوان نەبووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕەوشتی ئەوەندە بەرز بووە بە چاوێکی وا سەری هاوڵەکانی کردووە هەر هاوڵە قسەی لەگەڵ پێغەمبەرا کردووە یعنی مەگەر خۆی وردەکاری زۆرتیا کردوێت ئەینا فەرموویەتی ئەو هاوڵە ئەم پێغەمبەر نازانم منی لە هەرچی کەسە خۆشترە بێت ئەوە سیفەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم اینجا خۆی ئەگەر شتێکی لە ماڵا ببوایە یەکسەر دابەشە کرد بەسەر چواردەورە یا مەسەلەی ئەگەر خۆی شتێکی زیاتری بوایە لە هاوڵەکان نەیهێشتەوە بەرحاڵ ئەم چوار فەرمودەی پێغەمبەری خوا عولەما فەرمون بناغەی هەموو لووتکەی سەعادەتی ئینسانە ئینسان بیکاتە بناغەی ڕۆژبەردی بۆ خۆی هەرگیز لە دنیا و لە قیامەتە بەدبەخت نابێت چونکە پێغەمبەرەکەی ئێمە صلی الله عليه وسلم عادەتی وا بووە حتا یەکێک لە هاوڵان ئەفەرمێت خارجەی کوڕی زەیدی کوڕی سابت ئەفەرمێت کۆمەڵێک هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خارجەی کچی سابت زەیدی کوڕی سابت عەفو ئەفەرمێت کۆمەڵێک هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خزمەتی حەزەتی زەید وتیان قوربان فەرمایش پێغەمبەرمان بۆ باس کرد صلی الله عليه وسلم ئەوی فەرمی چیدان بۆ باس کەم لەبارەی چیوە تیان لەبارەی دراوسێبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کاتێک پێغەمبەری خوا وحی بۆ هاتە خوارەوە بە دوای منە ئەینات کە ئەوەی کەوا بۆی تێ من بۆی بنووسمەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا لە پاشان باسی دنیامانە کرد اینجا لە پاشان مەسەلە ئەگەر باسی دوا ڕۆژمان بکردا پێغەمبەر باسی دوا ڕۆژ باسی دوام باسی دنیای بۆ کردین
حتى اگر بازی خواردن مان بکرد پیغمبری خوا بازی خواردنی بو کردین باسی کرد اما صفتی پیغمبری خوا بو لگل درو دراوسکان و شواردوری کدان يعني مجلسكي نا اغوري مگر حرام بو مجلسكا اينا پیغمبري خوا بدلي مجلسكا سيأكل بوشي وعزبو وهروها پیغمبري نازدار صلاة والسلام الى السربية حضرت عمرو كري عاص افرميت اورم كر قسمتي پیغمبري خوا وتم اي پیغمبري خوا صلى الله عليه وسلم طبعا پیغمبري خوا زور كسي رو خوش بو دم بزرد خنه بو حتى اقل لقل خرابتين خلق شابوها پیغمبري خوا صلى الله عليه وسلم بشوازي خوي نا اقوري لغلا بوي كابرا مسألة دلي تشكريك نكا اما الروج برزي پیغمبري خوا صلى الله عليه وسلم افرمي وتم قربان من باشتر يا ابو بكر اما پیغمبري خوا زدخني ابو بكر اجا فرمي وتم من باشم يا عمر يان عثمان يا علي تا اوا افرميت طبعا اوان لا پیغمبر خوا باشتر من بلان پیغمبر خوا داري نه بري لا پیغمبر بيدن ابو لشتكانا ايو زانيم اتر امان خوشويستر يا ريزدارتر لا پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي هتا قوم امانه منوت هرجي روج هستم نكردو كبيغمبر خوا فضل امام سر منع خوم بيموت برسيار مكر تالا برسيارك وبوم دركوت كان بيغمبر نازداره صلى الله عليه وسلم براسي اوان بلي برسترن لا لمن عمرو كري عاص داهي عرب ولا دوايا مسلمان وايمانيانا حتى دواي مسألة غزاي احد وامانش طالما ذاتي يقول حزي ابو بكر لا والله وحي ولا في غمر ابو سلمة حزي عمر حزي عثمان حزتي مسألة علي اتهرب من علي لكن في غمر ابو في غمر قوري كله زاوي خوي اما انا كمان ضمنيين كلها هم الصحابه كانت البر السلام بلان پیغمبری خوا وادري نبريوا روجك للروجان صحابه كسكا كفضل اوان دا بسر باقي صحابه ترى اما خروج پیغمبری خوا ابو صلى الله عليه وسلم وهروها حضرت انس حضرت ثابت الاوش لانس كل مالك من خدمت الرسول صلى الله عليه وسلم 10 سنين فما قال لي اف قط دسال خدمت پیغمبر صلى الله عليه وسلم لمدة أمد سالا روشك لروشان پیغمبری خوا كلمة أوفي لآستي قسمة كاينة بكاير نينا أجر غلطش مكرد بيت نيفرم أوف لدستي أنا سيكوري مالي أفرميت أم پیغمبر أبو أجر كاري خرابش بكر ده مثلا خرابي عرفي نالين مثلا كمنكر قبيح بيت أفرمي أجر شيء خراب كده جاري خدمة كارا كان لإخوانه فندان اگر منو تو بين لوجه زور تو منو دصامي لك ابرابين والله پیغمبري خوا صلى الله عليه وسلم حزين فمن دس على خدمتي امزع تمكن يسش هلاكم نبيني يا بفن اوف لدستي تو منو تم او بين تو دو هنا منو تم او برتو او روشتي اما هي لنا خمانا حتى برامبر من الله كيخو برامبر خدمه كارك برامبر والله پیغمبري خوا بينو في الروش انا نيفن اوف حزتي انس من توم نار بمال ابو بكر تو وشي مال عمر روشتي يعني اما پیغمبري نازدار صلى الله عليه وسلم ياشتك ماز ده نابي پیغمبري خوا دعاء محاسبه كلمه سري نيكر دوا ان جاءهم وكان رسول صلى الله عليه وسلم من احسن الناس خلقا همكس اخلاق خوشتلو جوانتلو برسروا ولا مسست خزا ولا حريرا ولا شيئا كان ألين من كف رسول الله صلى الله عليه وسلم ولا شممت مسكا قط ولا عطرا يا عطرا كان أطيب من عرق النبي صلى الله عليه وسلم أفهمي والله دسم لهيد خماشك ندعوة دسم لهيد ديباج وحريرك ندعوة نرم تربية لدس رسول الله صلى الله عليه وسلم والله هيز بوني يكم نكرد ولا بوني عطر كخوش تربية لبوني عرقي في غمرنا أزدار صلى الله عليه وسلم أما في غمرنا أزدار الصلاة والسلام إلى السربية هل حضرت أنس بن مالك فرميت أنه كان عنده رجل به أثر الصفرة قال وكان رسول الله صلى الله عليه وسلم لا يكاد يواجه أحدا بشيء يكرهه فلما قام قال للقوم لو قلتم له يدع
هذه الصفرة. حضرت أنس فرميت شن لخدمة پیغمبر أبو صلى الله عليه وسلم إيش رو برو أجر شتك هلاك روي بالك هاد صحابيك يا بونك يناخو يا شتك أخلاقي أم پیغمبر وأنا برز رو برو بيناوي يا بكيناوي وشتي باسكر بون منهم كابرا خدمة پیغمبر إخوة صلى الله عليه وسلم عترك جناني دابو لخوي لیباسەکەی زەر کردبوو پێغەمبەری خوا پێی ناخۆش بوو کە ئەم پیاوە ئەم عەتری ئافرەتانەی داوە لە خۆی و لیباسەکەی زەر کرد تایبەت بۆ ئافرەت لەو سەردەما ئەفەرمێ پێغەمبەری خوا پێی نەفەرمێ بەڵام کاتێک کە کابرا ڕۆژ دەرۆ ئەمانە پێغەمبەری خوا فەرمی خۆزگایە یەکیان پێتان ئەوت جارێتر ئەو عەترە بەکار نەیەنێتەوە چونکە بۆ پیاوەتی پیاو جوان نییە فەرمی یەکتان پێی بڵێن بەڵام بجيرانه طريقي مكانه حتى من جاء پیغمبر اخوا صلى الله عليه وسلم زور حزيله تريبو تريان بو هنا صحابيك بو هنا بدلوا بيان باخر سبتي تريبو پیغمبر اخوا هنا وهاتو تريكش طبعا زور ترشا كابراي بدلوا بيان نادي هنا بقصني پیغمبر اخوا صلى الله عليه وسلم پیغمبر اخوا سندن كتريقي لخص الدميو انجا تريك اخوا يك لها والان طبعا پیغمبر اخوا عادتي وبشتيواتها يكسب دا انا لقد صحابه كان يا اخوان يكي لها والله نمكي تاريخ دمي زور ترجبوتي احبل عيان ترشا ام ترشا خصوصا في غمر اخوان صلى الله عليه وسلم في غمر اخوان صلى الله عليه وسلم توزن على حدو دعاي ككابرا روي في غمر اخوان باين فمن قد انسان تاريخ مكانه او بدلوجان هناوتي يا ما ابي دست خوشي لكن لا مشكور الناس لا مشكور الله ام صحابه بالرياضه في غمر اخوان تاريخنا كله دست خوشي لكن فرمي خواهي قورا برقت خاتم ماو أولادو رزقو روزيو باختوا يعني ام أخلاقي پیغمبر بو صلى الله عليه وسلم روشكيان نبو قطر روشكياني كسي نكردو پیغمبري نازدار صلى الله عليه وسلم يا جاري لجاران لقد صحابة كاني دانشتوا خريجي مثلا نيوش دعا بسن خريجي نيوش كاتي قامته نيوشة طبعا يك طبعا باقي اللي برابط كباكي اللي برابط پیغمبر خوا صلى الله عليه وسلم كان زي قامتشه افرميت گوشتي وشتر مان خواردوا بابرين دزون بگرينوا بوي كو صحابه تاريخ نبت هم يعني نفسن دزون يگرنوا ان جاين نيوش دعا بس بوي هندق لنا فمن گوشتي وشتر دزون اشكن ناسري حاجه والله علماء فهمنا او حكمتي پیغمبر خوا وابو بوي كوا او صحابه تاريخ نبتوا فمن گوشتي وشتر مان خواردوا بابرين دزون بگرينوا گوشتي وشتر عادتك باب انسانك اما حكمته عقل جيري في غمر نازدار صلى الله عليه وسلم بوي خوا وانك لعلى خلق عظيم في غمر نازدار لسر برسريني الروش كان هو دايكي ما دان افرميت لم يكن رسول الله صلى الله عليه وسلم فاحشا ولا متفحشا ولا صخابا في الاسواق ولا يجرئ بالسيئه ولا يجزئ بالسيئه السيئه ولكن يعفو ويصفح افرميت پیغمبر نازدار صلى الله عليه وسلم هیچ کاتێک زبان شر نبووە جنیان فرۆش نبووە لە بازارە دەنگی بەرز نەکردەوە هاوار بکات لە هیچ شوێنێکا دەنگی بەرز نەکردەوە ئەگەر خراپێکی بەرامبەر بکرایە خراپەی بە خراپە چارەسەر نەیەکرد بەڵکو لێی ئەبووری و عەفوی ئەکرد فمن عفا وأصلح فأجره على الله إن الله إنه لا يحب الظالمين فأفرميت پیغمبری خوا لە حیاتی خۆیان تەطبیقی کردووە إن جاء فرمي حضرت عائشة ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم بيده شيئا قط إلا أن يجاهد في سبيل الله ولا ضرب خادما ولا امرأة أفهم پیغمبر لحياتي خويا بدستي مباركي بقاتي مباركي نيدا ولا كس إلا مقر جهادي كردبيه لبرامبر كافرة أو كاتتر شر جهاده دجمن واستاوى پیغمبر خوا جهادي كردو مسألة كافري كشتو پیغمبر خوا مثلا ما قال له جهادا ضربه وليدانك وشان بينا لحياتي اساي خويا حتى لكافري ندا لحياتي يا پیغمبري نازدار لخادمي خويا ندا لخزمكاري ندا لحياه جيان يا پیغمبري خوا لافرد ندا دس لافرد برز نكرتوا او انيك امر بان شيء ازادي افرد كان زوري كان افرد بس يعني انا اعلنا والله رسول الله حرمتي اللي قرتون ور لحيات شاد سلاف برس دغلو اگر تو ربوني وا برامر افرد درينا ابري
ماڵەکەی بەجێ هێشت هەچوو تا دواتر هاتۆ ئافرەتەکەی خێزانەکەی ئاشکرا کردەوە. ئەمە عادەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. ئازیزان و خۆشەویستان، حەزرەتی عایشە فەرمێت کەسێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا داوای ئیجازەی لێ کرد ئیستەئەزەنە رەجل على رسول الله صلى الله عليه وسلم وانا عنده افرمێت منیش لە خزمەت پێغەمبەرا بووم. کەسێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا داوای ئیجازەی کرد منی لە خزمەتی بووم پێغەمبەر ئیجازەی دا. بەڵام ئەوەندە فەرمی بئس ابن العشيرة ئەو کەسە زۆر خراپە، زۆر خراپە. ئەو ئەخو العشيرة لە ناو عەشیرەتەکان ناو تیرە ئەو طایفە ئەم کەسە کەسێکی زۆر مفسید دیارە، زۆر خراپ دیارە. ثم أذن له پێغەمبەری خوا ئیجازەی دا. انجا فلما أفرم فألان له القول پێغەمبەری خوا قسەی خۆشی لەگەڵا کرد، ڕووی خۆشی پێدا. لە کاتێکە ڕێ وتم يا رسول الله صلى الله عليه وسلم قلت ما قلت ثم ألنت له القول فقال يا عائشة إن من شر الناس من تركه الناس أو ودعه الناس اتقاء فحشه أو كما قال. وتم يا رسول الله أم بياوە هاتە ژوورەوە کە دای لە دەرگا و ئیجازەی وەرگرت تۆ بانگ کرد، فۆن پیاوێکی خراپە، کەسێکی خراپە کە هاتە ژوورەوە بە نەرمی قسەی لەگەڵا کرد، ڕێزی لێ کرد، هەڵسای لەبەری، قسەی خۆشی لەگەڵا کرد، ڕووی گەشی پێدا. ئەمە یعنی چی یا رسول الله؟ ئەڵێ پێغەمبەری خوا فەرمووی ئەی عایشە بەڕاستی هەموو کەس ئەبێ حورمەت و ڕێزی لێ بگیرێت با کافریش بێت، بەڵام خراپترین خەڵکی ئەوەیە ئینسان ڕێزی لێ بگرێ یان بەڕاستی وازی لێ بێنێ اتقاء فحشه ئەو شەڕه. خەڵکی ڕێزی لێ بگرێ نەترسی شەڕەکەی، کاکە من ڕێزی لێگرم زاڵمێکە، ڕێزی لێنم سبەینەم کوژێ، زمانی پیسە سبەینە هەبووتانێکم بۆکە، مەجبورە هەڵسم لەبەری ڕێزی لێ بگرم ئەو لالەشی ماچکە. ئەمە حکمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمی خراپترین خەڵکی ئەو کەسەیە کە خەڵکی ڕێزی لێ بگرێ نەترسی شەڕ و نەترسی زبانی و نەترسی زوڵم و ستەمەکەی، یا خەڵکی وازی لێ بێنێ لەبەر خاتری شەڕ و زوڵم و ستەمەکەی. من ڕێزم لێگرت ترسی شەڕ و فیتنەیەم کابران بۆ ئەگەر ڕێزی لێ نەگرم سبەینێ بەڕاستی بە زبانی شەڕمانەکە ئەسحابەکانم خۆم ڕێزم لێگرت بۆەوەی کە بچێتەوە خۆیان. يعني أما حكمتي في غمري إخوة منو توفيرك خلق كي خرابة تاوان بارا ظالم مسلم كارا بريزيليا بقرا اتقاء شره وبارسن لا شر فتنة كي جاليرا هنا كوتاي درسي مشوش مال السيرة لا أخلاق قروش في غمري إخوة صلى الله عليه وسلم تا جمعية كيترو كاتي كيترهم لا بخوا جورا اسبيرينو خوا جولهم لا ما خوش به لهم لا ما راضي به قال باكو دايك ما خوش به باكو دايك ما راضي به وأم زمان يقبلك بما بيجينا بيغمري نازدار أو بيغمر نازدار ناي خمان وباوك ما توماركا دايك ما تواركا لدفتري تايبتي خوايا كدفتري صلوات وناي وأنا توماركا صلوات زول سلي أذن خوايا بانك ما بكا ودر ما نكا لقبرها لقيامتها لبرزخها شفاعات ما بوكا لقيامتها شفاعات ما بوكا بدسني باري خوايا يكسر ما ماتي خوايا لتفارينوا أخلاقي أو بيغمر نازدار جزء من بيتي كبتوانين مو جزء أخلاقي في غمرها ببشكل أخلاقي في غمرها صلى الله عليه وسلم خمان جوان كين منال مان جوان كين ولات مان جوان كين اجتماع مان جوان كين خوايا أم فرمود نازارني في غمرها أم فرمود الشيراني كباس ماركت لحياتي خمان ومال مان جيب جيكين خوايا التوفيق مان بي خوايا أرمتي مان بي خوايا لمان خوش بخوايا لقناه وتوان وزنا وقتل فاحشة وظلم مستنفار سامك نزال مستمكار بارزا ماك خوا بإيمان ومان جن ومان ونزل دومان كروا يا ربي خوا شفاي جست الروح يا ملاك ما با شفاي نخوشي أما جسبا شفاي نخوش كاني مالو ما با شفاي نخوش خستخانة كان ما با شفاي دوست أحباب كان ما با للدروي ولاد للدروي شاري سليماني لهركو هن داوي دعاء خير أن لا يمكردو خوا شفاء عزو فلان ببنيرا خوا هداية من الله كان ما با إصلاح من الله كان ما كي
خوایە لەم هەموو فیتن و قەیرانە پارێزراومانکەی، خوایە ئەوەی دۆستی ئەم میلەتەیە خوایە دۆستی بی، خوایە ئەوەی دژمنی ئەم میلەتەیە ئەم میلەتە برسی ئەکا، ئەم میلەتە نانبڕاوەکە، ئەم میلەتی ئاوا تووشی ئەم قەیران و ناڕەحەتیە کردووە، یا ڕەبی خوایە لێ قبوڵ نەکەی، یا ڕەبی خوایە زەلیلیکەی، یا ڕەبی خوایە لە کۆڵمانێکەیتەوە بەجاه و مەقامی ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ کە لە شەوی جومعە سڵاواتی لەسەر لێ دەین و پیرۆزترین شەوە خوایە لە هیچ زاڵمێک زوڵم قبوڵ نەکەی، خوایە ئەهلی غەزە و فەلەستین فریانکەوە لەو نەهامەتە ڕزگاریان کە، یا ڕەبی خوایە گیان گاور و جوولەکەوە بەناخی ئەرزە، یا ڕەبی خوایە گیان فیتنە و ئاشوبیان لە کۆڵی مسلمانان و تەواوی ئەرز هەڵگرە، خوایە فیتنە و ناڕەحەتی و زوڵم و ستەمی گاور و جوولەکە یا ڕەبی خوایە گیان لە کۆڵمانەکەیتەوە، لە کۆڵی مسلمانان و سەر ئەرزیان کەیتەوە، جێش جاجان پێ بشێن بەسەرەکە، زەلیلیان کەی، داماویان کەی، لایان پەر لەسەر مسلمانان و ئیمانداران بەیەک و سەرقاڵیان کەی. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم.